سەرڕای ئەوەی 2 ساڵ لەمەوبەر زانایانی بواری گەردونناسی دۆزینەوەی دەریاچەیەکی گەورەی ئاوی سوێریان لەژێر سەهۆڵی جەمسەری باکووری هەساری مەریخ ڕاگەیاند، بەڵام بەهۆی بوونی گومان و مشتومڕێکی زۆر نەتوانرا لەو کاتەدا زانیاریەکان بە تەواوەتی پشتڕاست بکرێنەوە. بەڵام ئێستا و خۆشبەختانە زانایان بوونی ئەو دەریاچەیە پشتڕاست دەکەنەوە و 3 دەریاچەی تریشیان دۆزیوەتەوە. دۆزینەوەی ئەو زانیاریە نوێ بە ڕێگای بەکارهێنانی ڕاداری بۆشایی ئاسمان لەلایەن کۆمپانیایەکی ئەوروپی لە بواری گەردونناسیدا ئەنجام درراوە، ئەوەش بە سەرکەوتنێکی گەورە لە بواری گەردوونیدا ئەژمار دەکرێت. ئەگەر بتوانین بیسەلمێنین ئاو لەسەر هەساری مەریخ هەیە، ئەوە هیوایەکی شەیە بۆ ئاشکراکردنی شتی زۆر گەورەتر. ئەگەر ئاو هەبێت واتای ئەوەیە ئەگەری بوونی ژیانیش لەسەر ئەو هەسارەیە هەیە. sono sostanzialmente dei radar grammi.